بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. مسألة گناه بابتك كإنسان مسلمان أبي زور بهوشياري معاملة لقلاك أو نية لقازانجي تو بروا لا رأس مال أروا شك إيمان إنسان مسلمان زياد كم أكا بهوي طاعات وزيادك بهوي گناه وكم أكا كابو تو للرأس مالي خوت أخوي لإيماني خوت كم أكيتو بو إنسان مسلمان أبي لقناها كسير أكا هميش بزانك للرأس مالك لإيمانك إهانة أخوارو دانيشت اللواني كعاقبتي ناشيني قناه بشاني إما أدا زور رسق هي إنسان بهوي قناه ورسقك لدس أدا وتاري باسم كرد لا خزمتنا رزقك مان هي بالسبب رزقك مان هي بفضل أو رزقي بالسبب كافرش سبب كان بقرية الدس خواهي قول رزقي أدا لو شكسيكي مسلمان سبب كان نقرية الدس كافري بقرية الدس كافرك رزقك أبا أو سبب أو رزقي السبب كيشمان يعني أسباب شن زياتر بكار بين لرزقته خواهي قول أنا زياتر درقال لي أكاتو جوريك ترزق ما نبي ترزقي فضل بهوی چاکەکاری خۆتەوە بەهۆی تاعاتی خۆتەوە بەهۆی خواناسی خۆتەوە بەهۆی دەستپاکیتەوە بەهۆی ئەمینیتەوە خوا بەرەکەت ئەخاتە ناو ڕزقتەوە. گوناه بەعکسی ئەمەوە ئەو بەرەکەتە لە ناو ڕزقە ئەبا ئەو نیعمەتانەی کە خوا پێی داوی لێ دووەرئەگیرێتەوە بەهۆیەوە بۆیە ئەفەرمێ نقصان رزقه فإن العبد يحرم الرزق بالذنب يصيبه. إنسان بەهۆی گوناهێکەوە کە ئیکا لە هەندێ بارەکانی ڕزق کە خوای گەورە بە فەضل بۆی داناوە لە دەستی ئەدا و ناتوانێ بەدەستی بێنێ. یەکێکتر لەوانەی کە عاقبەتی پیسی گوناهە ضعفی بەدەنە. بەدەنی ئینسان لەگەڵ خواناسیە زۆر ئاشنایە. کاتێک خواناسی خۆی تێکدا بە گوناه سەنتەری لاشەی تێک ئەدا بۆیە لاشەی بەرەو هەوان ئەڕوا بەرەو لاوازی ئەڕوا بەرەو ضعیفی ئەڕوا ئەنواع جۆری نەخۆشی سەری تێئەکا. ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە زەمەنی خۆی ئەمە ئەفەرمێ ئێستا لەم زەمەنە دیقەت ئەدەی ضعفی بەدەن لە ئینسانە بەهۆی گوناهەکانەوە بە ئەنواع جۆری نەخۆشی خوای گەورە تاقی ئەکاتەوە. لەناو دڵی خەڵکیە خۆشەویستی خۆی وردە وردە لە دەست ئەدا. ئەو یەکێتر لە عاقبەتی خراپی گوناهەکان زۆر شتی بەرز هەیە لە دنیاە لە دەستی ئەدا. عولەما ئەفەرمون عیفەت پاکداوێنی کەس قیمەتی نازانێ کەسێک لە دەستی نەدا کە لە دەستیدا ئینجا ئەزانێ قیمەتێکی چ گەورەی لە دەستداوە چ هەیبەتێکی گەورەی خۆی لە دەستدا چەند بچووک بۆتەوە کاتێک کە هەیبەتی گەورەی خۆی لە دەستداوە. بۆیە عیزەتی نەفسی ئینسان گەورەی ئینسان وهایە کە ئەم ئینسانە بێ پارێزگاری بکات لەو ڕۆحیەتە بەهێزەی کە ڕەب العالەمین پێی داوە لەو هێزەی کە خوای گەورە پێی عەتا کردو بەهۆی گوناهەوە وردە وردە هێزە مادی و معنەویەکان لە دەست ئەدا ئینسان بچووک ئەبێتەوە. ئەفەرمێ وردە وردە وهای لێیە کە تەبع لە دڵی ئەدرێ ئەگەر لە گوناهەکەی واز نەهێنێ. جارێک گوناهەکە خوای گەورە سەتری ئەکا دوو ئەیکا سێ ئەیکا سەد ئەیکا هەر سەتری ئەکا ئیشارێتەوە ئەم هەر ئیسرار ئەکا لەسەر گوناهەکە لە ئەخیرە ڕان ختم ئەدرێ لە دڵەکە ئیتر لەو گوناهە نایەتەوە. ئەبێ زۆر ئاگەمە لە مەسەلەی ختم بێ کە لە دڵمان بدرێ. تەسەوور کە مناڵێک جاری وهەیە داوای شتێک لە دایک و باوکی ئەکە شتەکەش بە کەڵکی ئەو نایە داوای ئەکە ئەگری هاوارەکە محاولەکەن ژیریکەنەوە قسەی خۆشی بۆ ئەکەن دەی لە ئەخیرە لەوە چێ لێدانێکی باشی بکەن. عیناً ماسە سعیدی نورسی ئەفەرمێ عەبدی وا هەیە گوناهەکە خوای گەورە هەر مۆڵەتی ئەدا بۆی ئەشارێتەوە سەتری ئەکە هەر بەردەوام ئەبێ هەتاوکو زلەی میهرەبانی خوای گەورە ئەخوا تاوای لێ ئەکا ڕێکی ئەکاتەوە کۆمەڵە موسیبەت ڕووی تێ ئەکەن. پیاو باشێک لە باسی خراپی عاقبەتی گوناهێکی کرد گوناهەکەی کرد خۆی سەری سوڕماوەتی خۆی گوناهیشم کرد و عقوبەشت نەدام. ئەفەرمێ هاتیفێک لە ئاسمانەوە هاواری کردی عەبد ئەگەر لە خۆت نێ چ عقوبەیەکە دراوە چێژ لە عەبدایەتی تا هەڵگیراوە
وعقوبەت هەرەمەنیە بەردە بکێشە بەسەرتا ماڵەکەت بسووتێ چێژی عیبادەتی هەڵگیراوە نوێژەکەی لەزەت ناکەی ڕۆژ و ئەگری لەزەت ناکەی شەو نوێژەکەی لەزەت ناکەی هیچ قورئانە خوێنی ئەو کەلامە عەزیمەی خوا بەسەریا ئەوەستی و ئەی خوێنیتەوە دێر دێر تەئسیر لە تۆ ناکە لەزەتی لێ ناکەی ئەمە جۆرێکە لە عقوبەی گوناه بۆی ئینسان ئەو کاتێک کە نزیکە بێتەوە لە گوناه بزانێ یەکێک لەو زەربانەی کە ئیخوا چێژەکانی عەبدایەتی لێ وەرئەگیرێت جاری وای ئینسان دائەنیشێ چێژ وەرەگرێ ئەڵێ ئەستەغفر الله یا ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله لەزەت لەم کەلیمەیە ئەکات دووبارەی ئەکاتەوە سەد بارەی ئەکاتەوە هەزار بارەی ئەکات تێر نابێ لێی جاری واشەیە بە زۆر ئەستەغفر اللهیەکی پێ ناکرێ ئەوە هۆکارەکەی ئەوەیە گوناهت کردووە خوا عقوبەی داوی چێژی عەبدایەتەکەی لێ سەندوویتەوە چێژی خواناسەکەی لێ سەندوویتەوە جاری وایە ئینسان بەس دەستنوێژێ ئەگرێ ئەمەنەی لەزەت لێ ئەکا هەستەکە ڕەب العالەمین لێ ئەبورێ نزیکە بێتەوە لەخوا جاری واش هەیە دەستنوێژێ ئەگرێ لە کۆڵ خۆی ئەکاتەوە ئەوە عقوبەی داوی لەزەت لە دەستنوێژت ناکەی زۆر گرنگە لەزەتەکانی عەبدایەتی بە هەموو ماناکانەوە چونکە لەزەت لە عەبدایەتیە بە پێی هێزی عەبدەکانە لەوە چی ئەمە سەفێکی نوێژمان ئاوا وەستابێ تەسەوورکەن لەوە چی یەکێک لەمانەی کە لەناو سەفەکایە خوا بەهۆی ئەو کەسەوە لە هەمویان خۆش بێ لەو مەجلیسە ئەوەندە ئاستی ڕۆحی بەرزە لە ئاستێکی باڵایە کەسێ هەر کەسە بە شێوازێک مۆسە سەعیدی نورسی ئەفەرمێ وەکو باخی سێ وەهایە ئەمە کەسی وهەیە هەر کەسێ بچێتە ناو باخە سێوە شتێکی هەر دەسەکەوێ لەو ئەچێ ئەگەر هیچ توانای نەبێ سێوێکی گەنی و لایەکی پاکاتەوە لاکەی تری ئەخوا لەزەتی خۆی لێ ئەکا کەسی واشەیە دارەوانە لەم دار بۆ ئەو داری تر ئەچێ کام سێو زۆر جوانە لێ ئەکاتەوە ئەیخوا بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەبێ زۆر ئاگای لەم خاڵە بێ شەیطان تووشی ئەم حاڵەتەی نەکا گوناهی پێ بکات و دوای وردە چێژەکانی لەدەست بدە لە دوایە ئەو هەموو عەبدایەتی ئەکا لەزەت لە یەک عەبدایەتی خۆی ناکە زۆر گرنگە ئینسانی ئیماندار ئاگای لە شتێک بێ کە خوا جەلە جەلالوه مەلائیکەتی خوا پشتی تێ نەکەن هەموو ئینسانێک کۆمەڵی مەلائیکەتی خوا بە دەوریەوە ڕەحمەتی خوا بە دەوریەوەیەتی حەمەلەی عەرش ئەوانەی کە عەرشی خوا لەگرن دوعاکەن بۆ ئێمە ئیماندار وەرە ئینسان بەهۆی گوناهەوە هەموو ئەمانە لەدەست ئەدا حەجی بەدەستەوە نامێنێ خوا جەلە جەلالوه عقوبەی ئەدا پشتی تێ ئەکا مەلائیکە دەوری چۆڵ ئەکەن فەرمایشتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ إن للمساجد أوتادا أفرمي لنا مزقوتكان كوملا كولاكهن هم أوتادها أو إيمان داري لنا مزقوتان كولاكاني ناو مزقوت أفرمي هيش كولاكي لم كولاكانانية كسك كزور بيت ناو مزقوتي كوا بيت كولاكي أو مزقوته أهلي أو مزقوته كولاكي أو مزقوتان أفرمي كوملا ملائكة تايبت تخصيص أبن دوروبري أم كسا أجن كيتا ناو مزقوت پشتی تێ ناکەن لەگەڵ یا ئەبن ئەفەرمێ ئەگەر دیار نەبن لە بینی خۆیانە مەلائیکە هەواڵی ئەپرسن ئەڵێن ئەرێ عەبدێک لێرە نوێژی ئەکرد هەموو جار دەورمانەداوە دیار نییە ئەگەر نەخۆش بێچن بۆ ماڵەکەی لە مزگەوتەوە بەڕێ ئەکەون چۆن موسڵمانان ئەچن سەردانی یەکتر ئەکەن بۆ لای نەخۆشیێکیان ئەفەرمێ ئاوا ئەچنە خزمەتی ئەفەرمێ ئەگەر حاجەیەکی هەبێت لە حاجەکانی دنیا ئەمانە ئەچن بەدەمی و حاجەکەی بۆ جێبەجێەکە تصور کە گوناه واد لێ ئەکا لە هەموو ئەم نیعمەتانە بە دوور تەخاتەوە مەلائیکە پشتێتی ئەکا ڕەب العالەمین پشتێتی ئەکا بۆی ئینسانی موسڵمان ئەبێ زۆر ئاگای لێ واللهی ئینسان جاری وا هەیە بەهۆی گوناهێکەوە کە ئیکات هەوا و ئارەزوویەکی زۆری بۆ هێناوە یەک کۆمەڵ نیعمەتی گەورە لە دەست ئەدا یەکێک لە نیعمەتەکان ئەمەیە مەلائیکە پشتی تێکەن تر دوعای بۆ ناکەن یەکێک لە شتە زۆر گرنگەکان ئەوەیە دوعای مەلائیکە هەمیشە قبوڵە ئینسانی موسڵمان بەر دوعای مەلائیکە بکە خوا جەلە جەلالوه مەلائیکەی زۆر زۆر لەسەر زەویە هەمووشی پەیوەستن بە ئینسانەوە کاروباری ئینسان جێبەجێ ئەکەن له معقبات من بين يديه ومن خلفه يحفظونه من أمر الله کۆمەڵە مەلائیکە لە پێش و لە پاشیەوە وەستاون ئەی پارێزن بە فەرمانی خوا ئەم عەبدەی خوا ئەپارێزن ئەمانە حەفەظەی ئینسانن هەندێ مەلائیکەمان هەیە تەنها ئیشەکەیان بریتێ لەوەی کە تۆ دوعات کرد ئامینە بۆ بکە ويفرمي أجر إنسان مسلمان دعاءك أبو برا مسلمانك ملائكة علن آمين ولك بمثل خويا بوتوي جيراك أو بوبراكتي جيراك وهاشوي أم دعاء بدر أو بخوي يعني ملائكة دعاء بخوت أكنه لو كاتك دعاءك والحال
ئێمە پارێزرا و مەحفوف و مەحفوظین بە کۆمەڵێ مەلائیکە ئەگەر بێت و گوناهکەین وردە وردە ئەم مەلائیکانە دەورەمان بەرئەدەن دوور ئەکەوینەوە ڕەئس المالی ئیمانمان لەدەست ئەدێن ئیعراضی خوا جەل جەلالوه جاری وهەیە ئینسان ئەوەندە ڕەب العالەمین تووڕە ئەکا بەهۆی گوناهیەوە تەقە ئەدا لە دەرگای بۆ ناکاتەوە لە فەرمایشتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ ئەگەر کەسی ئیماندار تەقە ئەدا لە دەرگانەی خوا جەل جەلالوه دەرگای بۆ ناکاتەوە جاری وهەیە لێی تووڕە بووە گوناهی کردووە جاری دووەم لە دەرگاکەی ئەدا جاری سێهەم تەوبە ئەکا چوارم تەوبە ئەکا ئەگەر ئەڵێ لە ئەخیرە ڕەب العالەمین دەرگاکەی بۆ ئەکاتەوە لەبەیکە وەسەعدەیکە یا عەبدی لەبەیکە یعنی بەڵێ بۆ تۆ یعنی دوو جار بەڵێ بۆ تۆ ئەی عەبد دوو جار خۆشبەختی و خۆشگوزەرانی بۆ تۆ دەی بڵێ پرسیارەکانت کە با جوابت دەمەوە ئەی عەبد بۆی ئینسانی مسلمان بەهۆی گوناهەوە وردە وای لێ تەقە لە دەرگانەی خودا ئەدا دەرگاکەی بۆ ناکرێت ئەمانە هەمووی ئەضراری گوناهن هەمووی ئایندە و عاقبەی گوناهن والله ئینسان کە سەیری ئەم عاقبەتە پیسانەی گوناهەکە وهای لێ ئەکا کە دوورکەوێتەوە لە گوناهەکە فەرمووە گوناهت کرد جارێک دوان سیان چوار جار بەجار خراپتر ئەی عەبد ئەبێ هوشیار بی کۆتا خراپە لە خراپەکانی گوناه لە خزمەتانە ئەمشۆ باسکەم چاکە ڕائەکێشێ خراپە ڕائەکێشێ ابن القيم رضا ورحمة خواه لي فرمي هنا لسلفي صالح فرميان إن من ثواب الحسنة بعدها فرمي يكيق لپاداشتكاني تشاكك اخواء الداتو تشاكي يتربى دوايا أكي ومن عقوبة السيئة بعدها ولا عقوبي سيئة أو خرافة أويا كخرافت كر خرافة تريا بدوايا واتهمو گناهی که تو ای که رد بو خوشکا بو گناهی تر ای عبد درگاد بو اکاتو بو گناهی کی تر ای عبد اگاد لی به افرمی گناهکان گناهی تر بو رائکشن وهان لی همویان کو ابن دو ابن سه ابن چوار هول ادن گناهکان بدورتو کو ابنوا گناهانی کی زور دوریتو اگرن بوی ابي اگاد لی به یکی لعاقبه پیسکانی گناه اویا كجناهي تربى دوای خويا الرأيكش وي إنساني مسلمان أجر بيه إلى جناه كان بارزة أبيل بنرا واستابي لبرامبر جناه كانت شو بيتا جناه زيادة كجناه الرأيكش هم جناهك بالضبط أجر تشبيه النبي وكو تلفزيون كان أو هاي بود دقيقة سير كرني يا موبايل كان دقيقة سير كرن ده دقيقة بردوي 20 دقيقة بردوي أيش بها منتش ويا دراساتي إنه على أجر كسيك بدوي وشيك أجرا طبعا هندي الزمان هي زور قوله بس زماني عربي تؤتي وشكان بدوزيته مثلا ام كتابه من اخوان ما وشيء غريب تي ادوزمو ايا بموبايل كم زوتر اي دوزمو كبسريعي بحث بوك ايا بكتاب افرمون اس دراسه انه بكتاب ارن لكوي قشتي انسان كان كثير اكين لو اتي جاريه كم تو يكسر وشك بدوزيته بيته جاری دوم چەند شتێک پیشانە دا سێهەم چەند شتێکی تر کاتی ئەزانی مۆبایل تۆی بردووە ئەو کەسەی کە سەیری کتێبی کردو سەریعتر شتەکانی دۆزیەوە تاتوە تۆ بە دوایە ڕۆشتی فەوتاوی بالضبط گوناه ئەوە کە گوناهێک ئەکەی وەکو ئەوایە بەحسێک لە کۆمپیوتەرەکە تا کرد بێ لە ئەنتەرنێتەکە تا کرد بێ لە مۆبایل تا کرد بێ لە هەر شوێنێک بەحسی دووەمیە بە دوایە سێمیە سەیرەکەی هەموو کاتەکانی خۆ لەدەست ئەدەی گوناه ڕائەکێشێ تاوەکو دڵە ڕەشەکە بۆی ئینسانی مسلمان ئەبێ زۆر هوشیار بێ واللهی لەو زەلکاوی گوناهە ئینسان کاتێک دەرئەچێ عاقبەتی گوناهی بە جوانی دیراسە کردبێ و سەیری کردبێ خوای گیان ئێمە ئەم شەو لە یەکێک لە ماڵەکانی تۆیە بە تاریکی ئەم شەو ماڵێکی تۆمان ڕوونا کردەوە یا ئیلاهی لە بە خزمەت کتێبێکی زۆر گەورەیە بۆی دڵمان ڕووناک بێتەوە دانیشتین لە خزمەت کەلیماتی پیاوێکی زۆر عەزیم و گەورەیە دانیشتین بۆی نەشتەرگەری دڵمان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین هەر گوناهانێکەوە دەورەیان داوین و دەرەقەتیان ناین یا ئیلاهی تۆ خۆ سەرپەرشتیمان کە لە دڵمانە ناشرینیان کە ڕێگای تەوبەمان بۆ بکەرەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهەکان بمان پارێزە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمان زانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و بێئەدەب بوون لە حوزوری تۆیە یا ئیلاهی عەفومان کە
گوناهێ لەمە پێش کردومان عەفومان کە گوناهێ لەمە دوایی کەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ئیلاهی بەخوا ئێمە زۆر گوناهەیە خۆمان پێچارە ناکرێت لە خەیاڵاتمانە لە دڵ و دەروونمانە لە زمانمانە لە کردەوەکانمانە یا ئیلاهی ئێمە خەریکە زەلیل ئەبین لەبەردەست شەیاطینە یا ئیلاهی دەرەقەتی نەفسی خۆمان ناین شەیاطینی ئینس و جین کۆبوونەتەوە لەسەرمان گوناهەکان لە پێش چاومان شیرین ئەکەن خەریکە هەرچی شەبابی ئەم ئومەتەیە بە فیڕۆیە ئەدەن یا ئیلاهی هانای فەقیری و زەلیلی و زەعیفی خۆمان هێناوە بۆ لای تۆ بەرزی ئەکەینەوە بۆ لای تۆ خۆ سەرپەرشتی کارەکانمان کە یا ئیلاهی ئەی ئەو کەسەی سپاردە زایە ناکەی زایەمان مەکە یا رب العالمین لەم دەشتی گوناهەیە بێ کەسمان مەکە یا رب العالمین یا ئیلاهی تۆ خۆ سەرپەرشتی کارەکانمان کە تۆ خۆت نێوچەوانمان بگرە بۆ خەیر تۆ خۆت هیدایەتمان بدە بەرەو ئیحسان و چاکە یا ئیلاهی دەروازەکانی خەیری تۆ زۆرن یا ئیلاهی دەروازەکانە بۆمان بکەرەوە یا رب العالمین دڵمان خۆشکە بەم دینە شیرینە یا ئیلاهی دڵمان خۆشکە بەم دینە شیرینە شیرینی ئەم ئیمانە بخەرە ناو ناخمانەوە یا رب العالمین هیدایەتی گەنجەکانمان بدە عاقبەتیان بەخێر بگێڕە دەروی خەیریان لێ بکەرەوە سەریان بەرزکە ئیمانیان دامەزراوکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببورە خوای گیان ئەو دایک و باوکانەی وەفاتیان کردووە ڕەحمەت و بەزەیی و سۆزی خۆت بەسەر گۆڕەکانیانە ببارێنە ئەو دایک و باوکانەی کە ماون یا ئیلاهی سێبەریان درێژ کەرەوە و ئارامی بەسەر دڵ و دەرونیانە ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئیمان بکەرە هاوڕای ژیان و هاوڕای مردنیان یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت بە کەڕەمی خۆت لە گوناهی مردوەکانمان ببورە تایبەت ئەو مردوانەی بێکەسن و کەس نییە دوعایان بۆ بکە یا ئیلاهی و ئێمە لێرەوە دوعایان بۆ ئەکەین یا ڕەبی خوای گیان ئارامی بەسەر گۆڕەکانیانە ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی برا و خوشکەکانمان ببورە یا ئیلاهی لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە یا ئیلاهی لە گوناهی دراوسێ و خزم و کەسوکارمان ببورە لە گوناهی خۆشەویستانمان ببورە یا ئیلاهی لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەرمان ببورە لە گوناهی وەچەکانمان ببورە تا ڕۆژی قیامەت یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت بە کەڕەمی خۆت مەغفرەتی خۆت بەسەر ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ببارێنە خوایە ئەم ئومەتەی خۆشەویست هەر زمانێکیان هەیە لە هەر جێگایەکیان هەر ڕەنگێکیان هەیە یا ئیلاهی ڕەحمەتی تۆ زۆر گەورەیە ڕەحمەت و بەزەی بەسەریانە ببارێنە یا ئیلاهی تاوانبارانی ئەم ئومەتە خۆش ببە یا ئیلاهی لە تاوانبارانی ئەم ئومەتە خۆش ببە دەرگاکانی خەیر بەسەریانە بکەرەوە دەرگاکانی تەوبەی خۆت بەسەر دڵ و دەروینیانە بکەرەوە هۆ ئەو کەسەی سپاردە زایە ناکەی وا ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد ئیمانی خۆمان و لاوەکانمان سپاردەی تۆ کرد ئیمانی ئومەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم سپاردەی تۆ کرد یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گرفتی و کەم و کوڕێکمان هەیە یا ئیلاهی تۆ خۆت بەهانامانە وەرەوە بۆمان چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیادکە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان لەناو گوناهایە ڕزگاریکە یا رب العالمین خوای ئەومان ئاژاوە لە دڵیایەتی ئارامی کەرەوە ئاژاوە لە ماڵیایەتی هێمنی بەسەریانە ببارێنە یا ئیلاهی ئەولادەکان صالحکە ماڵەکانمان تۆک مەکە یا ئیلاهی کافرانی جیهان هەموو کۆبوونەتەوە بۆی ماڵەکانمان تێک بدەن خوایە تۆ خۆت سەرپەرشتی ماڵەکانمان کە تۆ خۆت هیدایەتی مناڵ و ئەولاد و خزم و کەسوکارمان بدە یا ئیلاهی دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ئیلاهی دەرگاکانی خێر بەسەرمانە کەرەوە یا ئیلاهی ئەگەر چی ئێمە شایستەی ئەم دوعایانە نەبین بەڵام بەخوا دڵمان پڕە لە خۆشەویستی تۆ یا ئیلاهی ئەم دوعایانەمان قبول کە سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە خۆشەویستی دڵ و دەرونی ئێمە پێ بگەێنە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین خوایە ئەم دوعایانەمان قبول کە خوایە ئەم دوعایانەمان قبول کە یا ربی خوایە ئەم دوعایانەمان قبول کە ڕۆژەکانمان قبول کە تەراویحەکانمان قبول کە ذیکر و ئەورادمان قبول کە قورئان خوێندنەکانمان قبول کە یا ئیلاهی نوێژە جەماعەتەکانمان قبول کە دڵمان وابەستەی خۆت کە یا رب العالمین خوایە لێمان ڕازی بە خوایە لێمان ڕازی بە خوایە لێمان ڕازی بە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من الشيوش بوري خواهي من قبول